سڵاو خۆشەویستان بەناوی خۆی گەورە ئازیزان ئەم شەو باس لەوە ئەەکەم کە ئێمە چۆن پەرە بە تواناکانی مێشکمان بدەین جا بە ئەرک نەبێ بە کۆمنتەکانتان ئاگادارم بکەن تاوەکو دەست پێ بکەم. سڵاو لێوەی خۆشەویست، عەلەیکم السەلام وەڕەحمەت الله. ئازیزان باس لەوەیەکە چۆن پەرە بە تواناکانی مێشکمان بدەین. سەرەتا باسمان لەوە کرد ئێمە پێویستە خۆمان بناسین. دوجار باسمان لەوە کرد کە چۆن شیکاری کەسایەتیمان بکەین و باسی ئەوەم کرد کە چۆن سوۆت بەکارەهێنی و چۆن خاڵی بەهێز و لاواز و هەڕەشە و هەلەکانی ژیانی خۆت دیاری ئەکەی وە لەسەر ئەو بنەمایە تۆ ئەتوانی دەست پێ بکەی پلانێک دانی بۆ ئایندەی خۆت و تۆ لێرەوە بەرەبەرە پەرە بە تواناکانی خۆتی. باسمان کرد کە تۆ پێویستە لایەنە ڕۆحێکی خۆت بەهێزکەی، ناسنامەکەی خۆت ڕوونکەیتەوە، پاشان باوەڕ و بەهاکانی خۆت بدۆزیتەوە، دوای ئەوە تۆ بیت پەرە بە تواناکانی خۆت بیت. لە پاش ئەوەی کە پەرەت بە تواناکانی خۆتیە و تۆ ڕەفتارەکانی خۆت باش کرد، ئەو کات تۆ توانی لە ژینگە و دەوروبەر لەو کۆمەلگایی کە توی تیاژی وەکو مرۆڤێکی کاریگەر ڕۆڵێکی کاریگەر بجێڕیت. جا خۆشەویستان کۆمەڵێ توانای جۆرە و جۆرمان هەیە. جەستە کۆمەڵێ توانای تایبەتمان هەیە، بۆ نمونە لایەنی تایبەتمان هەیە لە ژیانی تۆ چۆن پەرەیان پێی، لایەنی کۆمەڵایەتیت، لایەنی خێزانیت، لایەنی ڕۆشنبیریت و لایەنی جەستەیی و تەندروستیت. هەموو ئەمانە گرنگن و تۆ پێویستە فۆکسیان بخەیتە سەر. ئێستا باس لەوە ئەەکەم تۆ چۆن پەرە بە تواناکانی مێشک و فێربوونت ئەیت. سەرەتا پێویستە بزانی تواناکانی مێشکی ئێمە بەپێی ئەوەی زانایانی دەرونی قسەیان لەسەر کردووە، پۆلۆنیان کردووە، توێژینەوەیان لەسەر کردووە، باس لە کۆمەڵێ مەبحەث، باس لە کۆمەڵێ بابەتی گرنگەکە. یەکێک لەوانە زیرەکیە، زیرەکی و دەرککردن، پاشان فێربوون، خودی پرۆسەی فێربوون، تەرکیز، یادگا، هەموو ئەمانە کۆمەڵێ مەبحەثی زۆر گرنگ، بابەتی زۆر گرنگن لە دەروونزانیە و کاریان زۆر تیاکراوە لە زۆربەی ئەو کتێبانی کە تایبەتن بە دەروونزانی گشتی ئاماژەیان بەم بابەتانە یا چەند بەشێکیان تایە باز لەم بابەتانێ. و هەروەها کۆمەڵە بابەتی گرنگی تر هەن لە دەروونزانیا باسەکرێن، وەکو کەسێتی یان بابەتی وەعی، بابەتی ئاگایی و دوجار دەروونزانی ئیکلینیکی و باسی نەخۆشیە دەرونیەکان. خودی دەروونزانی کۆمەڵێ بەشی زۆر گرنگی هەیە، لەوانە تۆ کە لە دەروونزانی گشتیەوە ئاشنابی بە دەروونزانی، بەڵام ئێمە چەندین شتی کەشمان هەیە هەر پێوترێ دەروونزانی، دەروونزانی سەربازی، دەروونزانی پیشەسازی، دەروونزانی کۆمەڵایەتی، دەروونزانی تەنانەت ئابووری و دەروونزانی ئیکلینیکی، دەروونزانیە کە تایبەتە بە چۆنیەتی لە توێژینەوە و لێکۆڵینەوەکردن لە بابەتە دەرونیەکان. جا ئازیزان ئێستا ئێمە لە ناو بابەتەکانی دەروونزانیە باز لە چیەکەین؟ چۆن پەرە بە تواناکانی مێشک و زەینەتەی. لێرەوە کۆمەڵێ بابەتەکرێنەوە. یەکێک لەوانە تەرکیزە، یادگەیە، حەلی چارەسەری کێشەیە، حەلی مەشاکل، پرۆبلم سۆڵڤینگ، و خودی بابەتی فێربوونە. هەموو ئەمانە پەیوەندی بەم بابەتی ئێستامانەوە هەیە. منەمێ ئاماژە بکەم بە
خاڵێکی گرنگ کە پێشتر لە سیمینارەکانمە بە وردی باسم کردو ئەویش ئەوەیە هەر یەکێک لەم توانایانە ئەگەر باشی بکەین هەموو تواناکانی مێشکی تۆ گۆڕێن واتە کەسێک بێنە بەس کەمێک تەرکیزی باشکە ئیتر توانای فێربوونی باشە بێت توانای تەنانەت یادهێنانەوەی باشە بێ هەموو توانەکانی تری ئەگۆڕێن کەواتە ئەم بابەتە زۆر دڵخۆشکەرەیە هەر یەکێکیان بگری یەک تۆز ڤۆلیۆمەکەی زیادکەی هەموو توانەکانی تۆ گۆڕێن یەک تۆز لە یادهێنانەوەی خۆت توانای یادگەی خۆت باشکە هەموو توانەکانی کەت باشە بێ یەک تۆز لە تەرکیزت باشکە هەمووی باشە بێ ستایلی فێربوونت باشکە هەمووی باشە بێ کەوابوو با ئێمە بین هەر یەکێک لەمانە کەمێ باشکەین من دڵنیاتەکەمەوە ئەگەر هەر یەکێک لەمانە یەک کەم باشی بکەیت توانای فێربوونت یەک تۆز باشکە یادهێنانەوەت یەک تۆز باشکە تەرکیز یەک تۆز باشکە چارەسەری کێشە یەک تۆز باشیکە ستایل و ڕێگاکانی فێربوون یەک تۆز باشتریکە تۆ ئەبیتە کەسێکی زیرەک تۆ ئەبیتە کەسێکی لێهاتوو تۆ ئەبیتە کەسێکە فێربوونی زانست بۆ تۆ کارێکی ئاسانە بێت و تۆ لێرەوە ئەتوانی هەنگاوی زۆر گەورە هەڵگری لە ژیانتە لە خوێندن پیشە ژیانی کۆمەڵایەتی چونکە بەپی توێژینەوەکان ئەوانەی کە زیرەکن بە شێوەیەکی گشتی پارێزراوترن تەمەند درێژتر و لەش ساخترن هەتا ئەوانەی کە ئایکیۆکەیان نزمە هەتا بێ ئەمەش گرنگتر ئەبێ واتە بۆ نمونە ئێستا ئێمە لەم سەردەما ساڵی 2021 ئێمە ئەگەر کرێکاران وەرگرین لە هەموو جیهانە فەرمانبەران ئەوانەی کە کارەکەن تەماشاکەین زیاد لە سەدا 75 توانایان توانازەینیەکەیانە ئەمە زۆر پێچەوانەی 100 ساڵی ڕابردووە لە 100 ساڵی ڕابردوو واتە ساڵی 1900 بە تەحدید 1900 تەنها لە سەدا 70 پێویست بە مێشک و توانای مرۆڤ بووە ئەوی تری هەر پێویستمان بە توانە جەستەیی و ماسوولکەیەکی مرۆڤ بووە ئێستا لەم قۆناغە لە سەدا 75 پێویستمان بە توانە زەینیەکەی مرۆڤە و ڕۆژ بە ڕۆژ ئەمەش زیاترە بێ گەرەتەوێت سەرکەوتوبی لە ژیانتە گەرەتەوێت لە ژیانی خێزانی کۆمەڵایەتی پیشەیی لە هەر یەکێک لەمانە هەنگاوێکی باشتر هەڵنی وەرە لە مێشتەوە دەست پێ بکە جا بۆی بابەتەکەم وانە بێ وابزانی ئەمە تەنها کۆمەڵی ئامۆژگاری سادێ نامێشتی عملی پێ بڵێ سەرەتا ئەگەرە تێت توانەکانی مێشکی باشکەی بیر بکەرەوە بیرکردنەوە خاڵی وەرچەرخان ئێمە چەند لایڤی ڕابردوو باسی چیمان کرد خۆت بناسە خۆناسین خودی خۆناسین بریتیە لە بیرکردنەوەیکی قوڵ سەبارەت بە خۆت کەواتە ئیشی یەکەم ئەوەیە کە بیر بکەرەوە بیر لە چی بکەمەوە سایشەکە پرسە من بیر لە چی بکەمەوە تۆ پێویستە بیر لە شتێ بکەیتەوە بۆی معریفەت زیاد کا سەبارەت بەو شتە بۆی ئەو زانیاریانی کە لەو بارەوە هەتە لە مێشتە هەڵیانێنجێنی و ئەنجامێکیان هەبێت تۆ بیرکەرەوە سەبارەت بە گەردوون سەبارەت بە خودا سەبارەت بە مرۆڤ واتە تۆ بیرکەرەوە دەربارە بە خودی خۆت و خۆت بناسە خوای خۆت بناسە گەردوون بناسە هەوڵ بە بیرکەرەوە دەربارە بە هەموو ئەو شتانی کە لە ژیانی تۆ تێپەڕن هەر بە سادەیی مەڕۆ جاریوا چیرۆکێکە خوێنیتەوە گەشتیتە کۆتایی دەی بیرێ بکەرەوە بزانە ئەم چیرۆکە چی تایە چ شتێکی جێگەی چ شتێکی خاڵی ئەرێنیە تۆ چ شتێک لەمەوە فێر بوویت ئەچی بۆ لای کەسێک و چەند قسەیەکە بۆ ئەکا ئەمانە تۆ بەشتی سادە وەری مەگرە بیر لەوە بکەرەوە ئەم کەسایەتیە چۆنە ئەم قسانە مەبەستی چییە یعنی چی ئەم شتانە ئەگەر بیرکردنەوەکانت قوڵ بوو گەورە بیرێک کردەوە بیر لە شتە بچووکەکان ناکەیتەوە ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە بیر لە شتی وردەکەنەوە و ئیتر ئەچنە ناو ئەم قوڵایە هەر بیری لێەکەنەوە هەر بیری لێەکەنەوە فڵان کەس بۆ وایوت بۆ ئەمەی لەبەرا بوو
بۆچی ئەوان ئەچن بۆ ئەوێ ئەها شتە کەسی و شخصیەکان بەڵام کاتێک کە تۆ دێپەرە بە توانەکانی مێشکرد بی فراوانتر بیر بکەرەوە لەسەرەوە تەماشا بکە تۆ بۆ فترێک لەم سەرزەوی پێویستە بیر لەم سەرزەوی بکەیتەوە بیر لە بەدیهێنەری ئەم سەرزەوی بکەیتەوە بیر لە گەردوون بکەیتەوە بیر لە خۆت بکەیتەوە بیر لە ڕووداوەکان بگەڕێرەوە بۆ ڕابردوو بیر لە ڕووداوەکان بکەرەوە بزانە چ دەرسێک وەرەگری ئەو مێژووی کە تۆ خوێندوتە شتانی سادە نین با باز لە شارستانێتێکی کۆن بێت تۆ توانین دەرسی لێوەرگری ئەو جوگرافیایی تۆ خوێندوتە ئەو کیمیایی تۆ خوێندوتە ئەو زانستەی تۆ وەرەگرتووە ئەمانە کاتێشتی سادە و بێکەڵکن کە تۆ ئەمە جوان ئیش نەکابیریان لێ بکەیتەوە جا ئەمە کارە ساتەکەی ئەمە کارە ساتەکەی کە تۆ ئەچی بۆ قوتابخانە ئەڵی جا سینوسات چییە ئاخر ئەگەر ئەمەد ئیشکە جوان بەکاری بێنی نرخی سینوساتی ڕزانی دڵنیا بەلەوە ئەوانەی کە ئەم پرسیارانە زۆرەکەن اینجا بۆچی باشەوە اینجا بۆچی ئەوە بزانم جا کەی مۆزوعە کەی ئەوە پەیوەندی بە ژیانی منەوە هەیە ئەوە نیشانی ئەوەی مێشکیان جوان بەکار نایەن ئەوانەی کە ئایکیویان بەرزە هەرگیز بە بێنرخ تەماشا هیچ زانستێ ناکەن ئەوە ئایکیو نزمەکانن کە تێناگەن ئایکیو چییە ڕێژەی زیرەکیە ئەگەر ڕێژەی زیرەکیەکەت بەرزکەیتەوە تێ ئەگەیت تکایە ئەوەندە بیر لە شتە بچووکەکان مەکەرەوە چونکە ئەم شتە بچووکانە بیریشان لێ بکەیتەوە لەو دیەوە تۆ نەخۆشی دەرونیت بۆێنن بۆچی فڵان کەس ژیانی ئاسانە من ژیانم قورسە بۆچی ماڵی فڵان کەس ئەو شتیان هەیە ئێمە نیمانە ئەها تۆ ئەگەر لەو جۆرە بیرکردنەوە لەو ئاستا بژیت ئەوە ڕۆژ بە ڕۆژ توانەکانی مێشکت داوەدەسن بەڵام تۆ وەرە بیر بکەرەوە کەواتە خاڵی یەکەم بۆ ئەوەی کە تۆ پەرە بە توانەکانی مێشکت بی ئەوەیە کە بیر بکەیتەوە بیر لە خۆت لە خۆدا وە لە گەردوون لە ڕێی چیەوە بیر لەمانەکەیتەوە سەرچاوی زانست و معریفە زۆرن چاوێکی ئەوێ ببینێ گوێیەکی ئەوێ ببیستێ تحملێکی ئەوێ بخوێنێتەوە بەڵام ئەمانە قوربانیدانێکن تۆ ئەبێرم قوربانیانە بی و ئەم قۆناغانە تێپەڕێنیت کەواتە خاڵی یەکەم بۆی پەرە بە توانەکانی مێشکت بی بیر بکەرەوە پاشان پلان دابنێ خودی پلانەکەش تۆ بیری لێ بکەیتەوە پلان دابنێ بۆ ئەوەی توانەکانی مێشکی تۆ 6 مانگە لە ئێستا باشتر بێت پلان دابنێ بۆی ساڵی ئایندە تۆ یەکێبی لە مرۆڤە زیرەکەکان بەڕێزان ئەمە ئەکرێت ڕۆژانێک من بەدەست لە بەرکردنی کۆمەڵی بابەتی سادەی خوێندنەوە دەستم کردو بە گریان کاتێ لە قۆناغی ئامادەیی بووم کاتێ لە قۆناغی ناوەندی بووم بە تایبەتی لە قۆناغی ناوەندیە ویستومە ئینشایەک لە بەرکەم بۆم لەبەر نەکراوە دەستم کردو بە گریان وتومە مە چیەوە نەقورسە ڕۆژێکیان تاقیکردنەوەم هەبوو ئەو کات لە پۆلی دوی ناوەندی بوو بڕیارم مابوو کە ئەو بابەتانە لەبەر بکەم لەبەرەوەی ئەمڕۆ تاقیکردنەوەم هەیە بابەتەکەم هەڵگرت و وتم ئەچم بۆ شوێنێکی چۆڵ دەشتێکی زۆر خۆش هەبوو وتم ئەچم دەستەکەم بە سایکردن بەڵام کە ڕۆشتم سوێنم خوارد تا لەبەری نەکەم ناگەڕێمەوە سەعات 12 من ئیمتیحانم هەبوو بەڵام کە ڕۆشتم ئێوارە گەڕامەوە چونکە بڕیارم مابوو تا لەبەری نەکەم نایەمەوە ئەگەر ئیمتیحانەکەشم فەوتاوە ئەو ڕۆژە من زۆر خەفەتم خوارد بەوەی کە بۆ ئەبێ منیش نەتوانم وەکو فڵان کەس بە ئاسانی شتێک لەبەرکەم یان شتێک فێر بم ئەم خەفەت خواردنە باشە ئەم خەفەت خواردنە هی ئەوەیە تۆ ناتەوێت لەو قاڵبا بمێنیتەوە هەر ئەوە ژوای لێ کردم کە دەیان و سەدان سەرچاوە بخوێنمەوە بە دوایە بڕۆم بزانم مێشکی مرۆڤ چۆن ئیشەکە یادگە چییە تەرکیز چییە چی بکەین پەرە بە تواناکانمان بین بەڵام ئەو سەردەمە لەگەڵ ئەم سەردەمە زۆر جیاواز بوو من باسی کاتێکم کە تەنها چەند کتێبێکی کەمم دەستکەوت بەڵام ئێستا دەورات هەیە مامۆستا هەیە ڕاوێژکار هەیە ڕاهێنەر هەیە کتێب هەیە وەرگێڕان هەیە کورە تو ئەتوانی ئەم فێری زمانەکەش ببی یعنی ئیشەکەت تەنانەت ئەوەندە ئاسانە کە قورسترینەکەی ئەوەیە بڕۆی فێری زمانێک بی بۆ نمونە فێری نزیک بی تا بە ئینگلیزی لە وەرا بخوێنیتەوە بەڵام لە سەردەمی منە ئەوەش نەبوو هەموو دەرگاکان تا ڕادێکی زۆر داخرابوون شەڕی ناوخۆ بوو
کتێب و شت زۆر کەم بوو، تەنها چەند عایلە و چەند خێزان و چەند کەسایەتێکم ئەناسی کە کتێبخانەیان هەبوو لە ماڵەوە، کتێبەکانیشان فارسی بوو، خوا کردی کە من ئەو کات فارسی مەزانی و هەموو ڕۆژێ ڕۆشتم کتێبم وەرەگر ئەمبەر ئەم خوێندەوە. طبعاً ئەو کاتانە خەڵک تەنانەت گاڵتەیان پێکردوم، یعنی خەڵکی زۆر پێیان وتم تۆ خەریکی چیت بۆ ناڕێی سایەکانە بکەی، ئەمە چی خوێنیتەوە؟ ناچار بووم کە کتێبەکانم بخەمە ناو زەرفێکی ڕەش هەتاوەکو خەڵک نەیبینێ، تاوەکو خەڵک نەڵێ تەداخل نەکاو لە وەخت تۆ خەریکی چیت. یعنی ئەگەر بگەڕێتەوە بۆ زەمانێک کە گەنج بوویت پێت خۆش بووە ئیشێکی باشەکەی خەڵک ئافرینی لێ بکات، دەستخۆشی و لێ بکات، یارمەتی و بە، بەڵام تۆ لەو سەردەما خەڵک ئەتشکێنێ، خەڵک پێتەڵێ بۆ ئەخوێنیتەوە، دەرمزانی چییە، تۆ چی سپادەیەکی لێکی. تەنانەت خەڵکانێکی ڕۆشنبیر بیرمە لەو سەردەما پێیان وتوم پێویست ناکات ترەوە 15-20 مجەڵەد دەخوێندەوەی تر بەسە، چ پێویست دەکات تۆ لەوە زیاتر بخوێنیتەوە. طبعاً یەکێک لەو شتانی کە من سوودم لێ وەرگرت ئەوە بوو کە بڕیارم کتێبەکە لە بەرگ بۆ بەرگ بخوێنمەوە و بڕیارەکەشم بڕیارم ما بوو کە زۆر بەجددی بخوێنمەوە و جێبەجێ بکەم. بۆیە ئەگەر کتێبێکیشم ببردای 500 لاپەڕە بووە 600 لاپەڕە بووە، هەر لە وشەی یەکەمی سەر بەرگی یەکەم هەتا بەرگی کۆتایی وشەی ئەخیر و ژمارەی بۆ نمونە ژمارەی سپاردن من ئەبووە من خوێندایەتەوە. بەڵام هیچێکی عملی واش فێر نابووم، بڕیارم مابوو دەستم کەوێت، بڕیارم مابوو ئەو وەڵامانم دەستکەوێت کە من چی بکەم مێشکم باش. سوپاس بۆخوا ئێستا هەموو شتێک هەیە، ئێستا ئاسانکاری هەیە و من لە هەر ئەم چەنەڵی یوتیوبە ئەگەر تەماشا بکەی بە پلەیلیستایەتی چەندین سیمینار و بابەتی تیا باز لەوە کەم تۆ چۆن ئەتوانی مێشکی خۆت باش بکەیت و لە ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی کورسی تایبەتم هەیە لەسەر پەرەدان بە توانەکانی تەرکیز، یادگا، سیستمی سەرەکی یادگا و کورسی تایبەتمان هەیە بە خێرا خوێندنەوە. لە بەرنامەشمانە هەیە کە کارێکی جددی لەسەر ئەمە بکەین و کۆمەڵک کورسی کەش ئامادە بکەین لە ووارە. جا بەڕێزان پلان دابنێ دەستکە بە جێبەجێکردنی. پلان چۆنە؟ پلان تۆ یەکەم جار خەونێکە هەیە بۆ نمونە خەونەکە دوورە، ئەڵێ من ئەمەوێ 10 ساڵی تر یەکێ بم لە کەسە ڕۆشنبیرەکان، یەک لە کەسە زیرەکەکان، کەواتە تۆ تا 10 ساڵی تر ئایا ئەگەر هەموو مانگێ یەک دوو کتێب بخوێنیتەوە، ئایا ئەگەر هەموو وەرزێ کۆرسێ بخوێنی، ئایا ئەگەر تۆ بە درێژایی ڕۆژ لە دوای ڕۆژ تۆ بیرت بەلای ئەوە بێت چۆن ئامانجت بهێنیتەتی دوای 10 ساڵی تر ئەکرێت تۆ بی بە خەبیر لە هەر بوارێکا خەریک بی. ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە. ئەگەر تۆ لە هەر بوارێکە لە ئێستاوە بە جدی خەریک بی تا 10 ساڵی تر بە دڵنیایی بە ناونیشان و لەقەبی ئەو لەقەب و شت نییە پێت بڵێن نووسەری گەورە، پێت بڵێن دکتۆرای هەیە، پێت بڵێن هیچ پێویستت بەوانە نییە. ئەمڕۆ سەردەمی زانیاریە. لە ئەمڕۆ تا 10 ساڵی تر بە وردی خەریکی بوارێک بە دڵنیا بە تۆ لەو بوارە ئەبیتە پسپۆر، ئەبیتە شارەزا. من بە درێژایی ئەم ساڵانەی ڕابردوو خەڵکانێکی زۆر وایان زانیەوە کە من دکتۆرام لە دەرمزانیە هەیە. نەخێر بەڕێزە، من لە مناڵیمەوە لە ساڵی 1996ەوە تا ئێستاکە بەس شتێکە زۆر بە جددی مطالعەم تیا کردووە و هەرگیزمان و نەبووم لێی و ئێستش بەردەوام بواری دەرمزانیە. بە ئەسڵەن لەبەر خاتری دەرمزانی خۆم فێری ئینگلیزی کرد، خۆم فێری عەرەبی کرد، تاوەکو ئەو کتێبانەش کە لەو بواران نووسراون بەو زمانم بتوان بخوێنمەوە. جا یارمەتی خەڵکێکی زۆرمەوە، سوپاس بۆخوا توێژەری کۆمەڵایەتی، مامۆستا، کەسانی گرفتی دەرونیان هەبووە، نەخۆشی دەرونی و چەندین کۆرسیشم لە بواری دەرونیا پێشکەش کردووە، تەنانەت کۆرس و محازەرەشم هەبوو بۆ ئەوانەی کات خۆیان توێژەری دەرونی و کۆمەڵایەتی. ڕاستیەکەی منەمێ ئەوە بڵێم لەم سەردەمە و لەو سەردەمەشا هەر ئەڵەن شەهادە، بەڵام تۆ ئەگەر شەهادەکەش بەدەست نهێنی لەو بوارە تۆ ئەتوانی خاوەنی معریفەبی. زانستیانە قسە بکە، زانستیانە کتێبی زانستی بخوێنەرەوە، مەچۆ تەنها شتی بازرگانی و تیجاری بخوێنیتەوە. واتە ئێستا بۆ نمونە لە بواری پەرەدانی مێشک و فێربوون کۆمەڵە کتێب هەن، ئەمانە کتێبی تیجاریم تەنها بۆ ئەوەی پارە پیا بکرێوە بفرۆشتن. هاوکات بەڕێزان لە بواری دەروونزانی کتێبی زۆر هەن کا کتێبی زانستین و ئەوانە پرۆگرامی خوێندنی زانکۆکانن، دانیشە ئەوانە بخوێنەرەوە. کاتێک کە من
خوێندکاری سێی ناوەندی بووم، خوێندکاری چواری ئامادەیی بووم، چەندین کتێبی 400 لاپەڕەی و 600 لاپەڕەیم لەسەر دەرونزانی گەشە، لەسەر دەرونزانی گشتی، لەسەر دەرونزانی خوێندۆتەوە، دەرونزانی فێربوون و ڕۆژێ لە ڕۆژان نەموتوە ئەم کتێبە قورسەبانی خوێنمەوە. تکایە ئەگەرەتێ بە پەرە بەتوانەکانی مێشک و فێربوون خۆت بە لەو دەریایە، ئەمە ناکرێت و هەر لە دوورەوە باڵە تەپە بکەیت و بڵێ وەڵام من فێری مەلا بم. ئەبێ خۆت هەڵیتە ناو ئاوەکە، دەستکە بە مەلەکردن، بەرەبەرە فێری مەلەکردن ئەبی. من ئەزمونێکم هەیە لە مەلەکردنە. هاوڕێکی خۆشەویستم کە ناوی کاک تاریقە، سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی لێرەوە، پێم وتم تۆ مەلای زانی؟ وتی بەڵێ. وتم دەی من ژەمی مەلە فێر بم. وتی وەڵاهی بڵێم چی؟ شوێنێ مەلەی تیا بکەین، کۆمەڵی حەوز هەیە، زوو لە زمانی ڕژێمان دروست کراوە، بۆ منطقی زەراعی دروست کراون. ئەگەر ئەڵەی موعیدانی لەوێ فێری مەلەتەکە. باسی ساڵی 90ەکانەکەم، ئەو کات یاریزانی کیکبۆکسین بووم، ئەویش لەوێ یاریزان بوو، وعدی پێیان کە فێری مەلەم بکەم. وتی بەڵام تۆش تێ ببەسە لە خۆت بۆی نەنیشیت. وتم چۆنە قوڵایەکی؟ وتی وەڵا زۆر قوڵە، بەڵام شتێکی بەسیط بەسەر لە خۆت، من یارمەتی دێم فێرە بیت. بیرمە کە ڕۆشتم یەکەم جارم بۆ خۆم فێری مەلە بکەم، ئەو شوێنی کە من بەلەم تیا کرد هیچ مواسەفاتێکی مەسبەحی نەبوو، شوێنێکی خەتەریش بوو، 7 مەتر قوڵ بوو. بەڵام متمانە، باوەڕ بەخۆبوون، دڵنیابوون کە ئەبێ هەر بچیتە ناو ئاوای هینا فێر ناوێ. ئەگەر تێمە لە فێر من بیرم لەوە کردەوە. ئێستا ئەگەر کەمێم ئاویش قوت بام خەریبێ بخنکێم، خۆ ئەم هەیە دەرم بێنێتەوە، نێڵێ بخنکێم. بەڵام سبەی ئەگەر منیام لە دەریایەک و کەس نەبوو من دەربێنێتەوە مەلە نەزانم، ئەخنکێم. کاتە ئێستا هەوڵ بم بچمە ناو ئاوەکە و فێر بم باشترە. بۆیە 1 دەبەی 5 لیتریم دروست کرد، بەستم لە خۆم چوومە ناو ئاوەکە. پێی وتم وتی ئەسڵەن هیچ مەجوڵێ، تۆ تەنها بوەستە دڵنیا بە ئەو هەوایی کە لە ناو ئەم دەبایە بێخەم تۆ ڕاگرێت. یەکەم جار بەس فێری ئەوەی کردم نەترسم لەسەر ئاوەکە بوەستم و وەستام. پاش 1-2 خولەک بیرم لەوە کردەوە 7 مەتر قوڵە، هەرکە دەسم جوڵان خەریب و خۆم خەرەکەمەوە. وتی مەجوڵە هیچ مەکە، بەس تۆ جارێ فێر ببە لە خۆ هەڵەرە ناو ئاوە. من بە چەند جارێک فێری مەلەکردن بووم، بەڵام ئەو ئەزمونەم لەبیر ناچێت. یەکسەر بۆ ناو ئاوێک کە 7 مەتر قوڵ بوو. جا ناخۆشترین شتی ئەو حەوزە چی بوو؟ زۆر بەرز بوو چیمەنتۆکەی. واتە ئەوە نەبوو ئاوا بکەی دەست بگاتە قەراخ، زۆر یعنی ئەبووە یارمەتیان بایتایە، دوای ئەوەی لە مەلە بوویتایەتەوە یارمەتیان بایتایە تۆ بچیتایەتە سەرەوە. یەکەم جار لەناو ئەوە دەستم کرد بە مەلەکردن و فێری مەلەکردن بوو. بەڕاستی بۆ زۆر شت وایە ئەبێ تۆ لە بواری معریفە و علمی شاوا بکەی، ئەتێ پەرە بە تواناکانی مێشکردبەی کەواتە بێ سڵ نەکەیتەوە، ئەبێ دانیشتی ئەو کتێبە 600 لاپەڕێ وعد بەی بە خۆت بڵێ ئەبێ ئیلا لە بەرگ بۆ بەرگ من ئەبێ ئەم کتێبە بخوێنمەوە. زۆر کتێبی بازرگانی و تیجاری مەخوێننەوە، کتێبی علمی بخوێنەوە. ئەو کتێبانەی کە ئەڵەی وشکە ئەوە مێشکی تۆ پێگەێنێ. ئەو کتێبەی نووسەرەکە ترش و خوێی کردووە، ئەوانە ناڵێن باش نین، بە دڵنیایی ئەوانش زۆر باشن. بۆ نمونە کتێبەکانی ئانتۆنی ڕۆبێنز، ئیبراهیم فەقێ، ویندایەر، ئەمانش کتێبی باشن، بەڵام ئەمانە کتێبی علمی قوڵ نین. بۆ نمونە کتێبەکانی برایان تریسی زۆر باشن، بەڵام ئەمانە کتێبی قوڵ نین. کتێبەکانی بۆ نمونە ڕۆبەرت کیۆساکی زۆر باشن، بەڵام تو بیر لەوە بکەرەوە ئەمانە لە کێوە عیلمەکەیان وەرگرتووە، ئەمانە سەرچاوەیەکی عیلمەکان لێ وەرگرتووە و خۆیان ئەزمونیان کردووە. ئێستا باسێک لە ئەزمونی خۆیان ئەکەن، ئەکرێتەوە وەکو چۆن زەڵاتە زۆر بەسوودە، بەڵام کە تۆ لەسەر ناخواردن دانیشی بە تەنها زەڵاتەکە ناڵی ژەمە خواردنێکی باش. ئەم جۆرە کتێب و سەرچاوانە ئەمانە زەڵاتن. خواردنە ئەسڵیەکە کتێبە عیلمیەکانن. بەڕێزان تۆ بیرکەرەوە، یعنی بۆچی زانکۆکانی دنیا گرنگی بۆ کتێبانە ئەیەن 500 لاپەڕێ، 600 لاپەڕێ، 400 لاپەڕێ. ئەمانە بۆ ئەی خوێنیتەوە دوای 5-6 لاپەڕ هەستەکەی قورسە ئاڵۆزە. ئێمانە کتێبی ئەکادیمین، ئەم کتێبە ئەکادیمیانە سەرچاوەی علمی هەزارانی وەکو ئەوانن کە ئەو کتێبانی تریان نووسیوە، بەڵام ئەمە لە هەوڵی ئەوان کەم ناکاتەوە. ئەوان یەکێ لە فکرە جوانەکانیان چییە؟
ئەو عیلمە قورسەی کە بۆ کەسێکی متەخەسیسە ئەو هاتووە سادەی کردووەتەوە بە زمانێک کە تۆ تێبگەی. ئێستا بۆ نمونە باز لە بابەتی دارایی ڕۆبەرت کیۆساکی کۆمەڵە شتی زۆر جوانەیە کە تۆ توانی ئیسفادەی لێ بکەیت. بەڵام ئەگەر خۆت بچی مطالعەی بواری بزنسکەی ئەبینی پاشخانێکی علمی و ئەکادیمی قرس هەیە، دنیای توێژینەوە هەیە لە بواری ئەکاونتین و فاینانس. خۆ ئەو کۆمپانیا گەورانی دنیا بە کتێبەکانی ئانتۆنی ڕۆبینز و ویندایر و برایان تریسی ناچن بەڕێوە. ئەوانە کۆمەڵە کتێبن تۆ ئەکرێ جارجارە بیان خوێنیتەوە هاانتێن شتیان لێەوە فێرەبی تۆ دەتوانی ئیسفادە لە ئەزمموی ئەوان بکەیت. باشە بەڕێزم؟ جا ئازیزان، من داواکارم لە ئێوە کە خۆتان هەڵەن من ناو ئاوەکە و دەستکەن بە مطالعەکردنی جدی. کەواتە بیر بکەرەوە پلانێکی جدی دابنێ، پلانێکی جدی کە تۆ خوێندنەوەی زۆر بە قوڵی تیاابێت، چونکە تۆ ئەم توانایەنەت هەیە بگرنگیان پێبی. زیرەکی IQ چییە؟ جۆرەکانی زیرەکی چەندێک جۆرەکانی زیرەکی علمیە، چەندێک عملیە. ئێستا جۆرەکانی زیرەکی بۆ نمونە زۆر پشتگیری علمی و ئەکادیمی نییە، بەڵام عملیان زۆر ئیسفادی لێکراوە لە مەدارسی جیاواز، لە قوتابخانە جیاوازەکان، لە شوێنە پەروەردەیەکان زۆر سوود لە ئەم بیردۆزە وەرگیراوە. بەڵام هێشتا بیردۆزەکە زۆر پاڵپشتی ئەکادیمی و علمی و توێژینەوەی بەخۆتی لە پشت نییە. خودی IQ چییە؟ لە تاقیکردنەوەی IQ ئەم شتانە چین کە گرنگن؟ شتانی ترمان هەیە بۆ نمونە ئەوترێت زیرەکی عاتیفی، چۆن تۆ ئەمە سوود لێ وەرەگریت. تەمان زیرەکی عاتیفی یا جۆرەکانی زیرەکی عملیان یارمەتیت ئەیە، بەڵام وەکو ئەوی کە تۆ تێبگەی خودی پرۆسەی زیرەکی چییە، مێش چۆن ئیشەکە تۆ پێویست بەوەی لە بڕی لەو بارە مطالعە بکەیت. و ئەمەش ئاڵۆزە، بەڵام شایەنێت. تۆ کەسێک گەنجینەیەک هەیە ئەگەر بیدۆزیتەوە بە هەزاران دۆلارەکە، شوێنێکیش هەیە ئەگەر بچی بگەڕێ هەندێ تۆڵەکە ئەتوانی بهێنیتەوە. کەس نەیوتووە بڕۆ مەڕۆ تۆڵەکە بێنە و تۆڕەکە سوودی نییە. بەڵام ئەگەر تۆ دڵنیابی بچی بگەڕێی گەنجینەیەکی گەورە هەیە بچی بەدەمیەوە تۆ بیدۆزیتەوە، شایانی ئەوەیە کەمانوم ببی، شایانی ئەوەیە جیازێ بینی بزانین لەکوێیە. تۆ بۆ نمونە ئەوترێ وەسێتێکە بۆ کراوە لەو زەویەتانە ئاڵتونێدا شاراوە، شایانی ئەوەیە ئەو زەویە بکێڵیت، شایانی ئەوەیە جیازی بۆ بەری بزانی احتیمالی هەیە لەکوێ بێت. ئەمە مانووبوونی ئەوێ، ئەمە لەوە چ ئیشی بە یەک ڕۆژ دوو ڕۆژ نەبێت، بەڵام ئەمە گەنجینەیە و ژیانی تۆ ئەگۆڕێ. کەواتە تۆ هەر ئێستا بیر لەوە بکەرەوە ئەم ڕێگایە ئەگەر چی کەمێ ئاڵۆزیشی تیاابێ قورسیشی تیاابێ شایەنەتی، چکە تۆ ئەبی بە کەسێکی زیرەک، تۆ ئەبی بە کەسێکی لێ هاتوو، تۆ فەرق دەکەی. جا زیرەکی بزانە چییە، ئاوەز و دەرکردن چییە، ئەمانە هەموو مەبحەسی گرنگن لە دەروونزانیە. بەڕێزان با بێمە سەر ئەوانەی کە ئەکرێ عەمەلیەن تۆ کاریا بکەی. یەکێک لەوانە سەرنجە، سەرنج توانایەکی مێشکە. وەرە تەمرین کە بەخۆت سەیری شتێ بکە یا گوێ لە شتێ بگرە، لی دوورکەوەرەوە. بۆ نمونە ئاوا تەماشای شوێنێ بکە سەرت داخە لە مێش تا بۆی بگەڕێرەوە، بزانە چەندێ شتە بینیت. بۆ نمونە من تەماشای بەردەمی خۆمەکەم کۆمەڵە کتێب دانراون، سەرنجێگەیم کتێبێکیان بەرگەکەی سوورەیەکیان سەوزەیەکیان دووسێ خەتی لێ دراوەیەکیان سپیە، یەکێکیان بە پیتێکی گەورە وای لێ نووسراوە، قەڵەمێک لەو لاوە کەوتووە، پاندانێکی شین لەم لاوە. پاشان چیەکەم ئاوا سەیرم نەکرد، ڕۆکەمە ئەو دی و ئەیڵێمەوە، کتێبێکی وان بینی، کتێبێکی وان بینی، بەرگەکەی وان بوو، ڕەنگێکی وان بینی، قەڵەمێکی وان بینی، پاندانێکی وان بینی. پاشان سەیرێ بکەرەوە کە من ئەم بابەتەم لە چەند دەرس و ڕاهێنانێکی جدیە لە کۆرسی یاد بەهێزکردنی تەرکیز و یادگە باس کردو چۆن تۆ سەرنجە باشەکەی. من بۆیە لێرەوە ئەیڵم هیوا هەیە ناتوانێت بەشداری کۆرسەکە بکەم، بێ لێرە معلوماتی پێ بڵم ئیسفادەی لێ بکە. تۆ وەرە لە هەموو شتێک تاوا بکە. شتانێک هەیە لە ماڵەکەی تۆ تا ئێستا سەرنجە نەیە، بڕۆ تەماشا بکە ئەم جارە بە چاوی سەرنجەوە، هاڵە بە چاوی مشتریەوە سیرکە، تەماشاکەی کۆمەڵە شتی لێ فێرەبی هەستێکی عەجیبە، ئەمە چەندێکە تۆ ئەم شتە لە بەرچاوتایە تۆ نەتبینیوە.
یان سەرنجی نییە وەرە سەرنجی شتەکان بە سەرنج واکە کە توانەکانی مێشتی تۆ باش ببن توانای وەرگرتنی زانیاریت باشە بێ تەرکیزت باشە بێ یادگەت باشە بێ بەس سەرنج بە بزانە ئەم شتە ڕەنگەکەی چۆنە سەرنج بە بزانە قەبارەکەی چۆنە کورسیەک هەڵگرا سەرنجی بە بزانە ئەم کورسیان چەنێ قورسە ئەوی تریان چۆنە ئەمە توانای دەرکردنی تۆ زۆر باشەکە لێرەوە دەست پێ بکە پاشان تەرکیز یەکێکە لە توانە گرنگەکان تۆ وەرە تەرکیزی خۆت باشکە بەچی بە کۆمەڵە شت کە بتوانانی بۆ ماوەی خەیاڵی لای بێ زۆر بە سادەی بزانە ئەتوانی تۆ دەستخەیتە سەر دڵت بۆ ماوەیەک بیری لای لێدانی دڵێ بێ بەس بیری لای بێ یان تۆ ئێستا هەناسەیت دووسێ هەناسی خۆڵ بە بڕیار بە درێژایی هەناسەکانت تۆ بەس بیری لای هەناسەکانە بێ طبعا من لەمە لە چی زۆر سوودم وەرگرت بۆ بەهێزکردنی تەرکیز بۆ دواییش لە کۆرسی یادگە و تەرکیزە کۆمەڵە دەرسم بووتوێتەوە کە پێم وایە بەشداربەکانیش هەنێکیان ئاگاداریان کردوون کە زۆر سوودیان لێ وەرگرتوون زەمانێک حەزمە کرد فێری خەواندنی موگناتیسی ببم کە تەنویمی مۆناتیسی بەڵام دوای شتانێک زۆر هەیە کە لەسەری بڵم پێویست ناکە ئێستا کاتی ئەوەی لەسەر بگرم بەڵام چی بوو ئەبێت تۆ تەرکیزێکی باشە هەبێت تا بتوانی خۆت هیپنۆتیزم کرد ئەڕۆشتم تەمرینمە کرد لەسەر چی سەعات بەس بیرم لای چرکی سەعات بوو بڕیارمەیە بەس خەیاڵم لای چرکی سەعات بێ خەیاڵم نەڕوە بڕیارمەیە بەس بیرم لای هەناسەکانم بێ خەیاڵم نەڕوە یان تەماشای شتێ بکەم هەموو خەیاڵم لای بێ بۆ نمونە تۆ ئەچیتە دەرەوە ئەمە زۆر چاکە بۆ چاویشت باشە تەماشای ئاسمانەکەی ئاسمانێکی شین نەخۆر تەماشای ئاسمانەکەی هەوڵ بە تا چاو بڕەکە تەماشا بکە تۆ هەوڵ بە بۆ نمونە جۆرە دەنگێک دووبارە ئەبێتەوە وەکو چرکەی سەعات یان ژمارەیەکە ئەگۆڕێ تۆ وەرە تەرکیزی بخەرە سەر بۆ ماوەیەکی زۆر بەس بیرت لای بێت و من لە کۆرسی تەرکیز زۆر بە جددی باسم کردووە کۆمەڵە تەمرینی جۆرا و جۆر هەن یەکێک لەوانە ژماردنی پێچەوانەیە کە تۆ توانی سوودی لێوەرگری لە محازەرەکانیشمە باسم کردووە تکایە بۆ ئەم بابەتە من لەم ماوەیە ڤیدیۆکی زۆر گرنگ بڵاوەکەمەوە سیمینارێکی کۆنمە بەڵام باس لەوەیە کە تۆ چۆن مێشکت بەرمەجەکەی بۆ فێربوون چۆن مێشکت بەرمەجەکەی بۆ زیرەکی سیمینارێکە کە سەعات زیاترە تکایە زۆر بە وردی گوێ لەو سیمینارانە بگرن لەم یوتیوبەتان بەزاندون لەسەر زیادگە لەسەر زیرەکی لەسەر مێشک هەم تەمرینی عەمەلیشیان تایە طبعا ئەوەی کە من لە سیمینارێ باسم کردووە یا لە کۆرسێ باسم کردووە ئەمە تۆ بە ئاسانی ئەتوانی بە سەعاتی گوێ بگری ڕۆژانێک من شەو ڕۆژم خستۆتە سەریەک ئەم کتێب بخوێنەرەوە ئەو کتێب بخوێنەرەوە ئەسڵەن بڕۆ فێری زمانێ بە بۆی دوو کتێبی زیاتر بخوێنیتەوە لەو بوارە و ئەم تاقیکەرەوە ئەو تاقیکەرەوە ماوەیەکی زۆر تەمرینی جۆرا و جۆر بەڵام ئێستاکە خوا کردوێتی بە ئاسانی کە لە بەردەستانە توان سوودی لێوەرگرت پاشان بەڕێزان یادگە هەرگیز بە هیچ لەبەرکردنێک مەڵێ سوودی چیە تۆ ئەگەر خوێندکاریت فرسەتە سعی ئەحیایە مێژووە جوگرافیایە هەر سعیە کە ئەیکەی بە خەیاڵی ئەوە بیکە تۆ شتێک لەبەرکەین ئەزمموی لێوەرگری یادگەت باشکەی من پاشەوەی یادگەی خۆمم باش کرد پاش ئەوەی کە ساڵانێکی دەورەی یادگەمەوتەوە کە ڕۆشتمەوە بۆ زانکۆ هەم لە بەکالۆریۆس هەم لە ماستەر زۆر سوودم لەوە بینی کە من هەرگیز لە تاقیکردنەوە بێزار نەبوو بە پێچەوانەی ئەو زمانەی کە لە ناوەندی و دواناوەندی بوو من کە ئەیامون تاقیکردنەوەی تووشی کابا بوو بەڵام دوای ئەوەی کە پەرم بە توانەکانی مێشک و یادگە و تەرکیز و فێربوونیە دوایی لە زانکۆ ئارەزوم بوو چونکە هەندێک ئیشمە خستە لاوە لەبەری بەیانی دوو بەیانی ئیمتیحانم هەیە دائەنیشتم فکرەکە ئەمێ دائەنیشی بیرەکەیتەوە لەوەی چۆن ئەمە لە بەرکی وەکو خۆی بیڵیتەوە یان وەکو خۆی بینوسیتەوە پاشان ئەچوون دەستمە کردەوە بە نووسین دوایی بەراوردمە کرد بزانم ڕاستە یا ڕاست نییە ئەمە وەکو یاری من ناڵم وەکو سەرێشە و بێزاری من ئەڵم وەکو یاری سعی بکە و هەتا بابەتەکەش قورس بووە یاریەکەش مەرحەلە بوو قورس بوو بەلای منەوە کەواتە چەندێک کەسێک چێژ لە یاری وەرەگرێ من ئێستاکە لە فێربوون ئەوەندە چێژ وەرەگرم لە کاتی تاقیکردنەوەکانیش هەر بەو شێوازە تۆش وەرە چی بکە بزانە تۆ ئەم شتە سێ جاروتەوە
دوایی لە خۆتت پرسیەوە فڵان شتت بۆ بیر نەکەوتەوە، بۆ ئەمەیانە بیر کەوتەوە، تۆ وەرە بیر لەوە بکەرەوە، دڵنیا بە یارمەتیکی زۆر باشتەیە. پاشان ئێستاکە ئاسانە، تۆ توانین فێری تەکنیکەکانی یادگە ببیت. تەکنیکمان هەیە تۆ توانین بە ڕیزبەندیشت لەبەرکەی، تەکنیکمان هەیە تۆ توانین بە ژمارەشت لەبەرکەی، تەکنیکمان هەیە تۆ توانین معلوماتێکی زۆر لەبەرکەیت و بە ڕیزبەندی و بەتوانی هەمووی بڵێیتەوە. لە بەهێزکردنی یادگا لە سیمینارەکانیش باسم کردووە کە ئێمە کۆنترین تەکنیک تا نوێترین تەکنیک ئیش لەسەر خەیاڵەکە، چۆن بە خەیاڵ شتێک بلکێنی بە شتێکی ترەوە، چۆن بە خەیاڵ شتێک بلکێنی بە شتێکی ترەوە. بۆ نمونە تو ئەڵەن پێناسەی فڵان، وشەی یەکەم زۆر گرنگە، وشەی یەکەم خەیاڵێکی بۆ بکە، بیلکێنە بە ناوی پێناسەکەەوە، بیلکێنە بە زانیاریەکەوە کە بەوە بیرکەوێتەوە. بەم شێوازە تۆ ئەتوانی یادگەی خۆت باش بکەین. پاشان بەڕێزان بابەتی فێربوون، ستایلی فێربوونی تۆ چییە؟ هەر جۆرە ستایلێکە هەبێ ئەتوانی باشتریکەی. من زمانێک ئەگەر خۆم شتێکم بخوێندایەتەوە فێرە بووم، بەس ئەگەر گوێم گرتایە فێر نەئەبووم. بەڵام ئەم 15 ساڵەی کۆتایی من چیم کردووە؟ گوێم لە سیمینار و کتێبی دەنگی گرت، زۆر گوێمەگرت، بە تایبەتی ئەو کاتانی کە شۆفێری مەکرد، ئەچوون بۆ سلێمانی، بۆ هەڵەبجە، بۆ کەلار، بۆ هەولێر، من کتێبێکمە خستە ناو فلاشێک و لە سیارەکەم گوێم لێگرت و عادەتم بەهۆی سایقیەوە جارجار تۆ ناتوانانی تەرکیزی تەواوکەی، من جاری وا بۆ کتێبەکە 2 جار گوێم لێگرتەوە، 3 جار گوێم لێگرتەوە. بەڵام ئێستا ئەزانم زۆر ئیسفادەم لێگرت، چکە من توانای گوێگرتن و فێربوونم لاواز بوو. لەوە چێ لە مەکتەبیش ئەمە زۆر زەرری لێە بە مامۆستاکە قسەی کردووە، من تێنەگەشتم تا خۆم نەچوون بیخوێنمەوە یان نەینووسمەوە تێنەگەشتم. بەڵام دوای ئەوەی ماوەیەکی زۆر گوێم لە کتێبی دەنگی گرت، ئێستا زۆر باشم، ئێستا بە نووسین فێرە بم، بە خوێندنەوە فێرە بم، بە گوێگرتنیش فێرە بم. تۆش پێ ئەچێ بە گوێگرتن فێربی، بە خوێندنەوە باش فێر نەبی. بەڵام تۆ وەرە کتێبێ 2 3 4 وەرە بڕیار بە 50 کتێب بخوێنەرەوە، بزانە چەندێ تۆ فەرقەکەی. جا ئازیزان، من لێرایەمە کۆتایی، بەڵام بیرتانە خەمەوە کە کۆمەڵە بابەت هەیە تۆ توانی خۆت تواناکانی مێشتی پێ باش. یەکەم فێربوونی هەموو عیلمە کاریگەرە، فێربوونی هەموو زانستێک یارمەتیت ئەیە مێشکت باشتر کار بکات. بیرکاریە، کیمیایە، زیندەزانیە، جوگرافیایە، مێژووە، ئابووریە، هەر یەکێک لەم زانستانی کە لە خوێندنگە و لە قوتابخانەکانە ئەخوێنرێن، تۆ هەوڵ بە زۆرتری لێ فێر بە، دڵنیا بە مێشکت باشترەوێت. ئەو کەسەی ئەڵێ من لە کیمیا خراپم، چەند کتێبی لەسەر کیمیا خوێندوێتەوە، چەند مەقالەی خوێندوێتەوە، گوێی لە چەند سیمینار گرتووە، دڵنیا بە ئەوانەی گوێگرێت و یەک جار گوێگرێت لە مامۆستایەک تێناگایە، لە کتێبەکە تێناگایتر و ئازانێ قورسە. بەڵام نابێ وابین. من هیوادارم لە لایڤەکانی ئایندە باسی زانایانتان بۆ بکەم کە زانایان چۆن بوون بەو زانایە. ئیبن سینا یەکێکە لەو زانایانی کە من لە مناڵیمەوە ئاگام لە ژیانی ئیبن سینا هەیە و زۆر شتم لەسەر ئیبن سینا خوێندوێتەوە، بینیوە و گوێم گرتووە. ڕاستێکی ئیبن سینا کاتێکە زانستەکانی سەردەمی خۆی فێرەوێت و پاشان فێری کۆمەڵە بابەتی گرنگە بێت، لەوانە خۆی فێری زانستەکانی عەرەبیەکە، نەحو، سەرف، بەلاغە، بۆ نمونە خۆی فێری زانستەکانی شەریعەکە، ئوسولی فقه، تەنانەت خۆی باوکو باپیری شیعی ئیسماعیلی بوون، بەڵام هاتووە شەریعی لەسەر فقی ئیمامی حەنەفی خوێندووە و کابرایکی عەقڵ کراوە بووە. هاتووە بۆ نمونە تەفسیری خوێندووە، سیرەی خوێندووە، مێژووی خوێندووە، تەنانەت فەلەکی خوێندووە، مۆسیقای خوێندووە، لای ئەم مامۆستا لای ئەو مامۆستا، هەوڵێکی زۆری یاوە. پاشان دیراسی فەلسەفە ئەکات. لە فەلسەفە طبعاً کە ئەڵەن فەلسەفە ئەبێ بە چەند بەشێکەوە، لەوانە طەبیعیاتمان هەیە کە هەر ئەم فیزیا و کیمیا و ئەحیایی ئێستا لە فەلسەفە جیابۆتەوە، لەو زەمانە هەر بە ناوی فەلسەفەوە خوێنراوە. و هەتا پزیشکی کە سەر بە علومی طبیعی بووە، سەر بە طبیعیات بووە، ئەو هاتووە بۆ نمونە زۆربەی فەیلسوفەکانی ئەو کاتە هاوکات پزیشک و حەکیمی سەردەمی خۆیان بوون. جا یەک شتە جارمەوە لە ئیبن سینا، ئەویش ئەوەیە کە کتێبی ماوەڕا طەبیعە خوێنێتەوە، هیچی لێ تێناگات، ئەچێتە ناو فەلسەفەی ئیلاهیات کە بابەتێکی قورس بووە. طبعاً خۆی ئەڵێ زانستەکان بە تایبەتی پزیشکی زۆر ئاسان بوو بۆ من، کە بە شەرتێک کاتێکەوە
ئەو پزیشکی گەورەترین شت لە ئیبن سینا پزیشکیەکەیەتی کە بۆ نمونە قانون فی الطبی نووسیوە چەند سەد ساڵ نەک لە دەوڵەتانی ئیسلامیە لە ئەوروپا تا ئێستاکەش چاپ ئەکرێ بەڵام 400 ساڵێک تا قەرنی حەڤە لە زانکۆکانی ئەوروپا خوێنراوە پرۆگرامێکی خوێندنی گرنگی پزیشکی بوو. جا ئەو ئەڵێ بۆ نمونە پزیشکی ئاسان بوو بەڵام هەرچیم کرد ئیلاهیات زۆر قۆرس بوو. چیەکات؟ ئەڵێ هەرچیم کرد هەر تێنەگەشتم. ئەڵێ بۆ نمونە ئەو کتێبەم هێنا 40-50 جار خوێنمەوە. طبعاً بۆچی تێنەگەشتووە؟ هۆکاری سەرەکی لە تێنەگەشتنەکە ئەمە هەریەکێک لە ئێمە ئەکرێ هۆکارەکەەوە بێ خۆمان حەزمان لەو بوارە نەبوو بێ یا فێر نەبوو بین، بەڵام ئەکرێ هۆکارێکی سەرەکی بۆی ئەو لەو کتێبە تێنەگەشتووە ئەوەیە کە لە یۆنانیەوە کراوەتە سریانی، لە سریانیەوە کراوەتە عەرەبی، بەڵام پێ ئەچێ زۆر غەڵەت و خراپ کرابێت تەرجمە کرابێت تا دوایی کتێبێکی فارابی ئەخوێنێتەوە تێگا. جا ئەڵێ چی؟ ئەڵێ من هەرچیم کرد تێنەگەشتم وتمی تر فێر نابم، بەڵام ڕۆژێکیان طبعاً چیشی کردووە؟ ئەڵێ هەر شتێکە فێر نابووم ئەچوون لە مزگەوت دانیشتم دوعامە کرد و ئەهاتمەوە شەو بەسەر کتێبەکەەوە خەوم لێکەوە. ئەڵێ من چەنەها شەوی ژیانم بەسەر کتێبەکانەوە خەوم لێکەوتووە و هەر شتێکیش فێر نەبووم چوم دوعام کردووە و هەر شتێکیش فێر بووم چوم خەیرم کردو و پارەم ماوە بە فەقیر و هەژار لەبەری فڵان شت تێگەشتم. جا ئەڵێ ڕۆژێکیان چوون بۆ بازاری ئەلوەڕاقین کە ئەو کات وەکو کتێبخانەی ئێستەوا بووە. ئەڵێ پیاوێک هاو وتی ئەم کتێبم لێ بکڕن لە نووسینی فارابی و باسی ئیلاهیاتەوەمان. ئەڵێ منیش وتم نایکڕم، منم عیلما لی تێناگەم. ئەڵێ ئەویش زۆری لێکردم، وتی وەڵای پارەم پێویستە و بە هەرزان پێتێم بە 3 درهم بیکڕە لێم وانە. ئەڵێ زۆر ناچاری کردم، وتم دەباش پارەکەم پێیا کڕیم و چوومەوە بۆ ماڵەوە. ئەڵێ نەخەوتم هەتا هەمووی خوێنمەوە، هەتا هەمووی تێگەشتم، بەیانی ڕۆشتم پارەم بەخشی بە فەقیر و هەژار لەبەرەوەی لە عیلمەکە تێگەشتم. بەڕێزان ئەمان ئاوایان کردووە، شەو ڕۆژ خەریک بوون، کتێبیان خوێندوێتەوە، گوێیان گرتووە. و بەڕێزان ڕاستە لە زانکۆیەکی پێشکەوتوو بخوێنی زۆر موهیمە، ڕاستە تۆ سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە خوێندنگەیەکی باش بخوێنی. من ئێستاکەش زۆر خەفەتە خۆم بۆ ئەوەی کە لە هیچ قۆناغێکی ژیانمە خوێندنێکی وا نەبوو کە ئێمە فێری نووسینی ئەکادیمی بکە. من بۆ ئەبێت لە زانکۆ بە دوای شتێکا بڕۆم کە ئەبووە لە ناوەندی بم خوێندایە. جا بەڕێزان ئەکرێ ئێمە گلەیمان هەبێ لە سیستمی خوێندن و هەر شتێک، بەڵام هەموو زانایانی دنیا ئەوانە نین کە لە زانکۆکانە کردوونیان بەو پیاوە، ئەوانن خۆیان خوێندویانەتەوە. بەڕێزان زانکۆ باشترین زانکۆی دنیا تۆ ناکا بەزانە، ئەوە خۆتی ئەبێ ئیلا بڕیاربەی بخوێنیتەوە، بڕیاربەی مێشکت بەکاربێنی، بڕیاربەی بیر بکەیتەوە، تەرکیزت لای بێ، لەبەری بکەیت، یادگەت هەبێ و تو هەوڵ بەی تێبگەی لە بابەتەکە، چارەسەری کێشەکان بکەیت، پرسیار لە خۆت کە بە دوای وەڵامەکانە بگەڕێ. ئەمە تۆ ئەکا بە مرۆڤێکی زانە. ئەگەرنا بەڕێزان هیچ خوێندنێک تۆ ناکا بەزانە، چ لە کۆنەوە چ لە ئێستا. باشە بۆ نمونە ئیبن سینا وەرگرین. ئیبن سینا ڕاستە لە بوخارا خوێندوێتی و بوخارا ئەو زەمانەیەکە بۆ لە شارە زۆر جوانەکانی دنیا قوتابخانی زۆر گرنگی تیا بووە، بەڵام ئیبن سینایە کە بەو عەرەبیە نووسیوێتی لە کاتێکا نەهاتووە بەرەو وڵاتە عەرەبیەکە، هاتووە تا هەمەدان و تا ئەسفەهان ڕۆشتووە، واتە هەر لە دەوڵەتی ئێرانی کۆنا ژیاوە. بەڵام کتێبەکەی تەنانەت هەموو عالم سوودی لێ وەرگرتووە. ئازیزان بۆ بە باوکی پزیشکی سەردەمیش دایانڕێ ئەوەش بڵێن. جا خۆشەویستان تۆ هەرێکێک لە ئێوە ئەتێ مێشتی خۆت باشکەی بڕۆ بخوێنەرەوە چی بکە؟ خۆت فێری خێرا خوێندنەوەکە، یادگا تەرکیزت باشکە، خۆت فێری دەروونزانی پەروەردەی بخوێنەرەوە تایە، زانستی لۆژیک کە فێری ئەوەتەکە بیرکردنەوەی هەڵە و بیرکردنەوەی ڕاست فەرقەکەی چییە؟ تۆ چۆن فێر ببی ڕاست بیرکەیتەوە، زانستی لۆژیک بخوێنە و هەوڵ بە فەرهەنگەکەی مێشکت فراوان بکە. تۆ بۆ نمونە بەس کوردیە زانی، بەڵام کاتێ ئەچی ئینگلیزی فێرەبی، سیرەکی سەدان وشە فێرەبی، ئەمانەت ڕۆژێ لە ڕۆژان هیچ قسەیەک بە کوردی نەکراوە ئەم مەفهومە بگرێتە خۆی. جا
چۆن ئەگەر تۆ مێشک و عسابێکی بەخۆتە هەبێ فێری قسەکردنێکی جوانە بی ئەگەر تۆ زۆر بخوێنیتەوە زۆر گوێ بگری فێری زمانی نوێ بی مەفهومی تازە فێرەبی کە پەیوەندی بە دەمارەوە هەیە واتە تۆ وشەیەک ئەخوێنیتەوە تا ئێستاکە بیر لە شتی وانە کردو سێرەگەل لە زمانێکە ئەمە وشەیەکی تایبەتی هەیە بۆ نمونە تۆ زاراوەیەک فێرەبی کە بەمانای تێگەشتنیە بەڵام ڕێک یعنی تێگەشتنی خۆمان نا بۆ نمونە کاتێک کە تۆ ئەچی تۆزە عەرەبیەکەت باشەکەی ئەچی ئەخوێنیتەوە بزانی تەئەموڵ یعنی چی تەدەبور یعنی چی مەسەلەن تۆ ئینگلیزی فێرەبی بزانت جیاوازی ئەندەرستاندین چیە لەگەڵ پەرسیپشن وانە هەر یەکێک لەم زاراوانە کە تۆ فێرەبی لەسەر تێگەشتن بە دڵنیایی توانای تۆ فەرقەکە بۆ نمونە تۆ عەرەبیەکەت باشەکەی ئەگەڕێی بە دوای ئەوەی بزانی ئولول ئەلباب یعنی چی ئەصحاب العقول چییە تۆ زمانێکی نوێ فێرەبی بۆ نمونە ئایا هەر ئەو دەرکردنەی لە عەرەبیا هەیە هەر ئەو دەرکردنەی کە لە فارسیا هەیە ئەلەمان تۆڕە دارک میکنن کەواتە تۆ کاتێکە ئەچی زمانی نوێ فێرەبی زاراوەی نوێ فێرەبی وشەی نوێ فێرەبی ڕستەی نوێ فێرەبی دڵنیا بە هەمووی مێشکت فراوانە بێت بەڕێزان ئێستاکە ئاسانە تۆ هەموو ئەمانەی کە وتم ئێمە لە ئاوات ئەکادمی زۆر بەجددی ئیشی تیاکەین و لە ماوەیەکی نزیکە ئێمە پرۆژی زۆر باشمان هەیە ڕایەگەێنین لەسەر توانەکانی مێشک و فێربوون تۆ فێری دەرمزانی پەروەردەیی ببی فێری پێداگۆگی ببی فێری زانستی لۆژیک ببی فێر ببی یادگە و تەرکیزت باشکی فێری خێرا خوێندنەوە ببی فێری شێوازەکانی خوێندنەوەی سەردەمیانە ببی و هەموو ئەمانە لە پاکیجێکی نوێ بەم نزیکانە ئینشاءڵڵا ڕایەگەێنین و ئەیخینە بەردەستان خۆشەویستان من یەمە کۆتایی بابەتەکەم بەڵام تەماشایەکی کۆمنتەکانتانەکەم نەوەک شتێکی تیا بە پێویستکە ئێستاکە وەڵام بەمەوە زۆربەی سڵاو ڕێزی هەیە منیش سڵاو ڕێزی و خۆشەویستیم هەیە بۆ هەرهەمووتان ئازیزان ئەڵێ مامۆستا بەرەزم کەسێک زۆر بەهرەی فێربوونی زمانی هەبێت چی بکە باشترین شت ئەوەیە کە بەزایی نێت بەهرەی فێربوونی زمانە هەیە بەزاییمێ هەوڵ بە ئینگلیزی فێر بە بەڕێزان زمان فێربوون لە ئاستە نزمەکەیان پێچە زۆری سفادەی نەوێ بەڵام حتا قوڵ بیتەوە زیاتر سوودی لێ وەرەگری واتە بۆ نمونە کەسێک ئەڵێ من ئەتوانم دانیشم نامیلکە و کتێبی ئینگلیزی وەربجێڕم بۆ کوردی کەواتە ئینگلیزیەکەی باشەوە نیە ئەگەر بڵێ من ئیشم دەست ناکەم من ئەڵێم ئایا تۆ توانی وەرجێڕان بۆ وەزیر بکەی ئەتوانی وەرجێڕان بۆ وەزیری ناوخۆ بکەی ئەگەر وتی بەڵێ دەی من دڵنیایەکەم کە ئیشی دەسەکەێت کەواتە فێربوونی زمانیش مستەوای هەیە ئەگەر تۆ لە مستەوایکی بەرسرا بیزانی بە دڵنیایی تەنانەت زمانی کوردی ئاتۆ زمانی کوردیەکەت باشکە بزانە ئیش هەیە یان نییە واتە خەڵکانێکی زۆر هەن دەستگای زۆر هەیە پێویستیان بەوەی کە تۆ کەسێکیان دەستکەوێ لە ڕێنووسی کوردیا باش بێ کەسێکیان دەستکەوێت کە لە ڕووی ڕێزمانی و وشەوە هەڵە نەکە و پارێکی زۆریش بۆەوە سەرفەکرێ بەڵام تۆ کاتێکە لەو ئاستە نزمە بازاڕیا شتەکە ئەزانی ناتوانانی ئیسفادی لێ بکەی بەڕێزێکی ئاڵێ سڵام مامۆستا دەمەوێت لە سایتی ترینەکانی بەشدارم لە خۆی بێزکردنی یادگە بەڵام ناتوانم لەبەرەوەی پارەدانەکە تەنها بە کردیت کارت وەردەگیرێت پێم باشە هەر پەیوەندی بە ترینەکانیمی خۆیەوە بکەین من لەوێ کۆرسی یادگەم هەیە ئەتوانی لەوێ بەشدار بیت بەڵام ئەڵێ چۆن هەموو تواناکان زیاد دەکرێن چۆن هەموو هەر توانایەک بەچی زیاد دەکرێت بە ڕێگای خۆی یعنی ئێستاکە من ئاماژەم بەوە کرد و ئەکرێت سەرنجت بەچی باشکەی تەرکیزت بەچی باشکەی یادگرت بەچی باشکەی بەڵام ڕاستێکی بابەتەکە فراوانە واتە من بەس لەسەر یادگا تا ئێستا دووسێ کۆرسم وتووەتەوە کۆرس وا هەبووە 30 سەعات من قسەم کردووە لەسەر بەهێزکردنی تەرکیز و یادگە کەواتە تۆ ئەم لایڤە ئەکرێ هەندێکی باش بێ و ئەکرێ شتیشی لێ فێر بووبی بەڵام تۆ بێ بە دوایە بچیت کۆرس هەیە کتێب هەیە ئەڵێ مرۆڤ ئەگەر تەنها لە ساعت 40 مێشکی بەکاربێنێ دەتوانێت بڕێزان ئەم ڕێژەیە ڕاست نییە من ڤیددیوەکم هەیە لەم یوتیوبە نووسیمە چۆن لە 100 مێشکت بەکاربێنیت تکای گوێ لەو ڤیددیۆیە بگرن ئەوە وەڵامی ئەوە تانەیەتەوە ئایا ئەو ڕێژەیە ڕاستە جاران زانایان ئەیان ئێمە لە ساچانی مێشمان بەکارێنی سڵاو مامۆستا دەمێت لە سڵاو بێ زەحمەت چۆن بتوانم خۆم لە زۆر بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیا دوور بخەمەوە بەتایبەت دەمێت ئەو کاتی مۆبایل بەکاردێنم تەماشای ڤیددیۆی بەسوود بکەم نەک بچمە سەر فەیسبوک
ئەگەر هەر ناتوانانی کۆنتترۆلی خۆتکەی فەیسبوکەکەت بگوازەرەوە لە شتێکی کە تەماشای بکە ئەوەش باشە و ڕاستیەکەی هەمومان تۆڕە کۆمەڵاتیەکان کاتمان هەگرێت بەڵام ئەوەی تایە ئایا تۆ لەوێش خەریکی چیت ئەمە زۆر گرنگە من پێم باشە کە هەوڵ بەی کتێبی PDF داونلۆد کە ئەگەر مۆبایلەکەت شاشەکەی گونجاو بخوێنیتەوە وە هەوڵ بە کتێب بکڕاوە جارجار مۆبایلەکەت مەبە لەگەڵ خۆت بۆ نمونە ئەچی بۆ کتێب خوێنەوە بۆ پارکێک ئەتوانی باوەڕ ناکەم یعنی ئێستا ڕاستە زۆر ژیان ئاڵۆز بۆ حەزەکەین بەردەوام مۆبایلەکەمان پێ و ئەپدەیت ئاگامان لە هەموو شتێبێ بەڵام ئەکرێوانەکەیت ئەکرێ تا بەرەبەرە بتوانانی خۆت کۆنتترۆل بکەیت هەوڵ بە کۆمپیوتەر زۆرتر بەکاربێنە هەوڵ بە کتێبی چاپکرا و زۆرتر بەکاربێنە هەوڵ بە فەیسبوکەکەت با لە پرۆگرامی فەیسبوک نەچیتە ناوە لە کرۆمەوە بچیتە ناوە چکە لە پرۆگرامەکەی خۆیەوە بچیت ئاسانترە بەکارهێنانی خۆشترە بەڵام ئەگەر لە کرۆمەوە بچی لەوە چێ بەس بۆ زۆر پێویست بەکاری بێنی بەڕێزێکی کە ئەڵێ من زۆر سوودم بینیوە لەوانەکانت بۆ عەرەبی و فارسی و ئینگلیزی هەوڵەیەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم بەردەوام بیت بە تایبەتی کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان پێچە یارمەتیت بات بۆ هەر زمانێک کە بتێ فێری بی بەڕێزێک گەڵێ ئەتوانی مامۆستا باس لە سوودەکانی فەلسەفە بکەیت بەڕێزان ڕاستیەکەی من ئەڵێم شوێنی عیلم بکەوە عیلم چییە؟ عیلم ئەو شتەیە کە سەرمێنراوە بەڵام چی ئەڵێ بە تۆ چی عیلمە؟ فەلسەفە ئەڵێ بە تۆ ئەگەر مێژوویەکی فەلسەفە بخوێنیتەوە یان طبعا فەلسەفە ئاوالی تێناگەی ئەبێت تۆ مەنتیق بخوێنی سەرەتا ئەبێ علمی مەنتیق زانستی لۆژیک بخوێنی پاشان لە بری ئەوەی فەلسەفە بخوێنی بڕۆ فەلسەفەی زانست بخوێنەرەوە بڕۆ مێژووی فەلسەفە بخوێنەرەوە لە بری ئەوەی خودی فەلسەفە بخوێنیتەوە چونکە ئەبێت تۆ معریفەیەکی باشە هەبێ بێت تۆ زمان باش بیت بۆ نمونە ئەگەر بە ئینگلیزیە خوێنیتەوە بێ ئاستی ئینگلیزیەکەت زۆر باشکەیت چونکە ئەگەر زۆر باش ببی لە عەرەبی یا لە ئینگلیزی اینجا تۆ توانی بخوێنیتەوە پاشان قسەی حەلەق و مەلەق زۆرەکرێ دەربارە بە فەلسەفە چۆنە ئەوەی خەڵک حکمەتێ باسەکە قسەیەکەکە ئەمەیان ناوناوە فەلسەفە نا تۆ توانی هەر یەکێک لە بەشە گرنگەکان کە لە فەلسەفە هەیە علم الئەخلاقە زانستی ئەخلاق باس لە ئەخلاقەکە تۆ توانی لەو بارە بخوێنیتەوە ئەو شتەی کە زۆر کێشەی هەیە بە تایبەتی کێشەی عەقیدەیی دروستەکە ئەوە فەلسەفەی ئیلاهیاتە بەڵام ئەگەر تۆ بڵێ سوودی چییە فەلسەفە سەرچاوەیەکی گرنگی معریفەیە واتە وەکوای بڵێ ئەی عەقڵ و عیلم و بیرکردنەوە سوودی چییە کەواتە سوودەکەی ئەوەیە کە تۆ وەکو چۆن هەتا زۆر بگەڕێی شوێن زۆر ببینی عەقڵ فراوانترە بێ ئەزموونی باشتر وەرەگری هەتا تۆ شارەزا ببی لە فەلسەفە لە دین لە زانست عەقڵت فراوانترە بێ بۆ تۆ پێویستە ئەم سنوورە بچووکەی عەقڵت فراوانکەی بۆی گەورەتر بیر بکەیتەوە کێ ئەتوانێ ئەوە بۆ تۆ بکە کەسێکە بەبێ سنوور توانیوێتی بیر بکاتەوە بەڵام مەرج نییە تۆ بەبێ سنوور قسە بکەی بەڵێ بە دڵنیایی ئەم ڤیدیۆی هەمووی هەردا ئەنین بڵاوە بێتەوە ئەڵێ من خوێندکاری پۆلی شەشم هەرچی لە بەرەکەم لە بیر مەچێتەوە شتی زۆر باشم داناوە هەر لەم یوتیوبە کە باس لە بیرچوونەوەی و لە خودی ئاوات ئەکادیمیش پەیوەندی بکەن بە پیجی ئاوات ئەکادیمی و وەڵامی پرسیارەکانتان ئەێنەوە لەوێ کۆرسەکانتان ئەخەنە بەردەست بەڕێزان لە ئاوات